یادگاریەکی خۆت کە لە بیری ناکەی بەردەوام مەسەلەن لە خەیاڵتەوە بەردەوام باسی بکەیتەوە تەمەنی خۆت و قەیسەری چی یادگاریەکەت هەیە لەو بازاڕە؟ وەڵام من یادگاری مەیە من لەبەری عمرم 10 ساڵان بوو داهاتم ئێرە داهاتمەکەم بابم لە مەکتەبێ داهاتم ئێستاش وەختی حربی ئیران و عێراق بوو سبەینە زوو ئینزار لێیدا ئەو بینایە زۆر بەخۆتە ینی ماشەڵڵای لێوی ئەمە هەممان لێرە مشتەکان ئینزار لێدا هەموو چوینە بن ئەو دوکاندارەکە لێرە دوکانەکەی بن تەنیش بینای عوسمان مانچی کۆتانەوەی دەرەقەیمە ئەمە ئەگەر مشتەکان نەغارمدا بەس بابم نهات غارمادا چوینە دەرێ لەوێن دەرێ تارە لە ئەوەیدا ئەو دەمی لە محەلە عارەبایندا لە فڕنێکیدا لەوێن دەرێ ئەگە بە بیرتان بێ لەوێن دەرێدا یعنی ئەمە زۆر ترسانەوە دەمی یەک هات لەوێن دەرێ نازانم چێ بوو یەک لاقەچی لە خەپەکەیدەی ڕاز بە یەک جاریکە ئەی لێن دەروار زرای تو بە یەک جاری بەس بابم لێرە بوو هەر لێرە نەهاتە وێن دەرێ نەجولاوە تۆز و خۆر هاتە خوارێ لێراوها هەرەوەم هەر لە بیرە ئەوجا وەختی عمرم 10 ساڵان وەختی داهاتمێرەوە هەشتایەکانم بازەکەم هەشتا بۆ هەشتا یەک شتە چوا بوو کە ساڕوخەکەی لە محەلە عارەبایندا لە فڕنەکەیدا بەرێ هەندێک ناو دەبیسترێ دەربارەی چایخانە و چایچی قاوەخانە و قاوەچی پێ وایە مێژوەکەی ئەوانش هە لەگەڵ قەیسەری بووە یان دواتر هاتە ناو قەیسەری یان دیارترین و ناودارترین یان کامانن بێگومان زۆرە شار کە گەورە بوو ئەکید احتیاجی بە شوێنی قاوخان ئێستا بۆ نمونە لە قەڵات لە ساڵی 1970 حتى 1970 حتى حرب عالمية كم أواني كخرج بازكا 22 ديوخانة هبو ديوخانة وكو باش عسران كخلق تكاري قبادك دوي دكت أو دولة من دانا آغا كانوا ملاكا كانوا بياو ديارة كاني قلاد ديوخانة أنا أبو خلق كان دهات نكنيان لقلاق غازينو هبو تاخانة هبو بلام لخواري تاخانة مسكوي تاخانة مسيلي تاخانة مام عبوي أو مشهور ترين يامبو وقبل تريش يامبو ببينهم ده بليارد يكم زال لوي ديتمان يعني نما دزاين بليارد سيا بوا مام ابو قاوتي شخصيته ناسراوي هولير بو كديغار ريز يابو لبو هر همومان تك هر همومان ريزو احترامه زور مان له ابو واوانه كبيونديان كاتنا هولير بيونديان لغير منافندي كد اي شخصيته قوري هولير